لێکمی بەرنامەی بانی باش کوردستاندا باز لەو پێشانگایە دەکەین کە ناویندراوە درەختان فالکراوەکەن و پێکەوە لە راپۆرتەکە بینیمان بێگومان من وردەکاری زیاتری ئەم پێشانگایە بۆ ئێوە دەخەمەڕۆ ئەیش بە میوانداری بەڕێز بەکر عەبدوڕەحمان کە کاریکاتێر بشێکی ڕاستەوخۆ لە ستۆدیۆ بانی باش بەخێربێیت بۆ دیدارتان سەرچاو هەر ئەمەوێت لە ناوەکەیەوە دەست پێ بکەم ناوی ئەو پێشانگایە بە ناوی درەختان فالکراوەکانە کەواتە هەوێنی ئەم پێشانگایە چی بوو؟ زۆر جوانە پێشانگاکە پێش هەموو شتێ من قسەم لەسەر کردو وەکو ڕۆمانێکی کاریکاتێری وایە دوجار یەکەم لاپەڕێی هەیە و ئاخر لاپەڕێی هەیە چۆن ڕۆمانێکە خوێنیتەوانێ ئەبە و جۆرەیە لە دوای بڕینەوەی دارەکان لەلایەن ڕژێمی تورکیا و ناتۆوە و دزینی دارەکانەوانێ من ئەم بیرۆکەیم بۆ دروست بۆ بەڕاستی کە ئێمە جارێ ئینسانەکانمان ئەنفالەکرێ لە سەردەمی ڕژێمی سەدام حوسێنە جارێکیش سروشت و دارەکانمان ئەنفالەکرێ لە دوا جاریشە حکومەتێکمان هەیە و دەسەڵاتێکمان هەیە لە دوای ڕاپەڕینەوانێ دەشمە ئەوەی لە ڕێگەی درەختە ئەنفالکراوەکانەوانێ پەیامێک بۆ نەوەکانی عومەری خاوەر بنێرم بەمانای ئەوەیە من پەیوەندێکم لە نێوان ژینگە و ئینسانە دروست کرد و لەو ناوە تاکی کورد چۆن دروست بووە و چی کردووە و بەکوێ گەشتووە ئەو پەیامەشی کە ئەم هەیەی قسە لەسەرەوەکە کە ئێمە ئیتر کاتی ئەوە هاتووە دەستکەین بە شۆڕشی پەروەردەکردنی مناڵەکانمان بە جۆرێک ئەو پەروەردەی کە پێشتر پێمان کردوون کوشتنی مناڵ بووە کوشتنی بوێری بووە لە مناڵە لەمە دووە مناڵەکانمان بە جۆری پەروەردەکەین کە ئازا و سربەخۆ بن ژینگەیان خۆش بوێ نیشتمانێکی خۆیان خۆش بوێ ڕۆبەڕووی هەموو شتەکان بنەوە و نەک لە نیشتمان ڕابکەن و دوور بکەونەوە بەڵێ کاک بەکر تۆ زیاتر ئەمەژە بۆ کرد کە ئەم پامی ئەم کاریکاتێرانە کە پەیوەندینەوەن مرۆڤ و ژینگەیە کات ئەمێت باز لەو پێشانگایشمان بۆ بکەیت کە دوێنێ دەستی پێکردو یەکەم ڕۆژ بووە چەند ڕۆژ بەردەوام دەبێت کاتژمێر چەند بۆ چەند کراوەیە بەڵێ پێشانگاکە ئەم ڕۆژ و بەیانیش بەردەوامە بێت بەیانیان 10 بۆ 12 ئێوارانی 3 بۆ 6 کاتەکەی پێشکەشکردنەکەیت دوێنێ یەکەم ڕۆژ بەڕێوە بەڵێ دوێنێ یەکەم ڕۆژ بوو 2 ڕۆژ ماماوە بەم ڕۆوانێ بەڵێ کاتە بەدەم و چوونی هاوڵاتیان دوێنێ چۆن دەبینیت کە ئێوە یەکەم ڕۆژتان بەڕێوە کرد هاتنی هاوڵاتیان چۆن بوو؟ باش بوو زۆریش باش بوو ئیتر ئەم وەسعەتی ئێستا ئەزانی بەڕاستی بەداخەوانێ من هەموو جاری ئەوە ئەڵێم لێرە هەرچی شتە جوانەکانە پاشەکشەیان کردووە ئینسانەکان هیلاکن ماندوون بەس خۆ ناکرێ ئێمە ئەو معانات و شتەی هەمانە دەری نەبڕین لەبەرەوە پێشوازێکی باش هەیە گرنگ ئەوەی ئێمە هەر لە کاتی خۆی قسەکان بکەین یعنی ئێمە لەگەڵ ژمارەکانە نین لەگەڵ هەستی ئینسانە ئیشەکەین بەڵێ زۆر جوانە کاتە لێرەدا ئەمێ بزانم ئەمە یەکەم پێشانگات بووە باز لە بابەتە جۆربەجۆرەکانی تر ناکەم تەنها لەو بوارەی ژینگە پەیوەندینەوەیان ژینگە و مرۆڤ واتە درەخت ئەنفالکراوەکان یەکەم پێشانگایە کە بەم جۆرە تۆ وێنەی بۆ کیشە خودت کاریکاتێری بۆ دەکەی بەڵێ ئەمە یەکەم پێشانگایە کە بە شکلی ڕۆمانێکی کاریکاتێری کراوە بەڵێ کەواتە ئەمێت بزانم کە بەشێک بازەوە دەکەن لە ڕێگەی کاریکاتێرەکانەوە پامی جۆر بە جۆر دەگەرن منەمێ بزانم گرنگی کاریکاتێر و گەاندنی پام جۆر بە جۆرەکان بۆ دەوروبەر بۆ کۆمەڵگا بۆ شاری خەڵک چۆن دەبینی بێگومان ئەگەر ئەم هوەرە گرنگیەکی باشی پێ بدرێ لە هەموو بوارەکانە بە تایبەتی لە بواری ڕاگەیاندنە دوجار ئەوش دەتوانێت ڕێگا و جێگا و نەخشی خۆی هەبێ لەسەر گۆڕانکاریەکانی نێو کۆمەڵگا بەڵێ کەواتە ئەوانەی زیاتر بۆ نمونە کاریکاتێرستن لەوانەیە وێنەی کاریکاتر بووین زیاتر لە پایامەکەی تێبکەن بەڵام لەوانەیە هاوڵاتیان گەر بکرێت تۆ بۆ ماڕوونکەیتەوە تێدەگات لە وێنە کاریکاتێرەکان یاخود ئەو هۆشیاریان هەیە منە وێنێک دەبینین یەکسەر باگراوندەکەی ئەخەنە هیزریانە و لە بابەتێک بە تەواوەتی تێگەن جا کێشەکە ئەمەیە بەڕاستی بۆ تاکی کورد لە خۆی تێگەشتووە ئەمە مەوسوعەکەیە ئێستا من ئەوەی کە قسەم لەسەر کردووە ئەو پەیامە ئەوەیە کە من ئەبێ ئێمە لەمەدا بە مناڵەکانمان بەم جۆرە گۆشی مناڵەکانمان نەکەین کە وەکو باسم کرد ئێمە ئاوا مناڵەکانمان گۆش کردووە کە داری ئازادی بە خوێن ئاو بدرێ تا بە خوێن ئاو نەدرێ بەرناگرێ بەڵام من هاتووم ئەمە تێک ئەشکێنم ئەڵێم داری ئازادی بە خوێن ئاو بدرێ ئەکرێ بە کورسی و قەت بەرناگرێ ئێمە نەک داری ئازادی هەموو نیشتمانمان بە خوێن ئاودا کاتەویستمان سربەخۆ بین نیوەی نیشتمانەکەمان لە دەستدا ئەمە هیچ حکمەتێکی تیانی ئێمە مناڵەکانمان وا پەروەردەکەین خوێنی خۆیان بڕێژن فێری عشقیان نەکەین فێری خۆشەویستیان نەکەین ئەمە جەوهەری پەیامی ئەو پێشانگای منە
بەڵێ دووجار ئاماژە بۆ کرد باس لە منداڵ کرد پێت وایە پێویستە منداڵەکان لەکوێوە سەرەتاوە فێر بکرێن کە بوونە لە پامی کاریکاتێرەکان تێبگەن یاخود لە پەیوەندینیوان ژینگە مرۆڤ تێبگەن پێویستە لەکوێوە ئەو خاڵە سەر هەڵبدا تاکو لە تەمەنە جۆربەجۆرەکان ئەوانیش لەم بابەتانە تێبگەن. ئەوە ئەگەر تۆش ئەو لە قوتابخانە کاتی ئێوەش دارا دووداریدی لە دوورەوە ئەوەت بینی بێت وانە ئەو ئێمە قسەمان لەسەرەوە بوو دارا دووداریدی ها دووداری دووری دیوانە قسەکە لەوێ ئەلێ ئێمە بێ دەستکەین بە پەروەەردە هەم لە بواری قوتابخانەدا و هەم لە ژینگەی ماڵەوەدا ئەبێ دارە باوەش بە دارەکانە بکە ئەبێ دارە بزانێ هەناسەکەی ئەو بەشێکی لە لای دارەکانە ئەبێ دارە بزانێ قەرزاری دارەکانە ئەبێ داری خۆش بێ ئێمە لە ئەفرین بینیمان ئەو خەڵکانە ئامادە بوون باوشیان بە دەرزەیتونەکان ئاکە بەرامبەر دە بابەکانە وەستان ئەمە لێرە تورکیا ئەو هەموداری بڕێەوە بەداخۆ ینی هەر ئەترازێکیش نەگیرا بەرامبەر بۆکە ئەوە تێکدانی ژینگەیە بەڕاستی ژینگە نەک بۆ ئێمە هەر بۆ بە شەریەت. کاتاڵۆستەکەی تۆ بۆ بڕینەوەی دارەکان لە ڕێگەی کاریکاتێر و هەبوونی ئەم پێشانگایە بۆ بەرامبەر بۆی کە تورکیا ئەنجامە. بەڵێ بێگومان بەڵام لێ شەوانە پەیامەکەی من وەکوتم بۆ دایکان و بۆ باوکانەکە ئێمە جارێکی تر گۆشتی مناڵەکانمان بەو جۆرە نەکەین یعنی ئازادی و خۆشەویستی ئەوان نەکوژین مناڵێکی بوێر دروستکەین. من لە ڕۆمانەکە حەزەکەم یەکشت پێ بڵێم ئاخر ڕۆمانەکە ئەوەی کۆمەڵی مناڵی ڕخۆشم دروست کردەوە پێ ئەکەنن و نگایان لەسەر پاشایەکە لەسەر تابوتێکە پاشەکە ڕۆت بۆ تۆ جل لێبەرانیە ئەمە چیرۆکێکە چیرۆکی پاشای ڕوتەکە زۆر بەناوبانگە ئەگەر نەشت بیست بێ ئەوەیە کە پاشایەکی زۆر زاڵم هەیە هیچی لە بەرانیە بەڵام بەناو خەڵکەکە ئەڕوا تەمسیلی ئەوکە کەوا شتی لە بەرای و جلی لە بەرای هەموو خەڵکەکە معجبن تێگە کەس ناوێرێ خۆ گەورەکان هەمیان چاویان لێیە بەڵام مناڵێک هاوارە کاڵێ بەڵام پاشا ڕوتە بەڵام ئێمە مناڵێک پەروەردە ئەەکەین باوکی شەهید بووە ئێستا خۆی بەشن قاچەقچێک کاگەڕە بووی بچێ بۆ هەندەران ئەمە پەروەردەکەی کە ئەبێ دەستکاری بکرێ ئێمە ئەبێ مناڵێک دروستکەین کە ئەگەر پاشای بینین و قسانێکی هەیە لێرە بڵێ پاشا ڕوتە نەک بەشون قاچەقچێکە بگەڕێ و وڵات بەجێ بێڵێ. لێرەدا من ئەمێ بازە و چەناڵانە بکەی کە بە تایبەت بۆ منە پێویستم بۆی کاریکاتێرەکان بڵاوکنێ خۆت هاوکاری ئەوانن کە کاریکاتێرە جۆر بە جۆرەکان بڵاوکەنەوە بە تایبەت ئەوانەی کە کاریکاتێری ڕەخنەین. باشە من ئەپرسم ئەو چەناڵانە کامانن بۆ نمونە لە ئێستادا هاوکاری ئەوان کە کاریکاتێرە جۆر بۆ جۆرەکان بڵاو بکرێتەوە گەربێت و بینە سەر لە کۆندا زیاتر بۆ منە ڕۆژنامە هەبوو زیاتر بابەتە جۆر بە جۆرەکانی تیا بڵاوکرێت پێ دوای لە ئێستادا چییە؟ لە ئێستادا ئێمە هەر سۆسیال میدیا هەیە بەڕاستی چونکە ڕۆژنامەی کاغەز نەماوە بە خۆ دەزانی بەکارهێنەرانی کەم بووەتەوە نەماوە تو هەم بڵی نەماوە هەیەنە یعنی عەدەدێکی زۆر کەمە وانە ئیتر گۆڤاروشتی شەمە هەمووی هاتوۆتە سەر سۆسیال میدیا بەڕاستی. کاتە ئێوە پێتان وایە پامەکانتان تەنها توان لە ڕێگەی سۆشیال میدیا بڵاوکەنەوە؟ نا ئەوە نیە منیش پێشانگام کردوتەوانێ چونکە دوجار ئەو کۆنتاکتە و مناقەشەکردن و ئەوەنی یەکتر بینینە ئەمە گەرم و گوڕێکەیە ئەمە ئەو هونەر ئەکا بە کولتور نەک لە ڕێگەی سۆشیال میدیاوە نابێ بە کولتور. باشە تۆکو خۆت کاریکاتێرز تا چەند بۆ منە ئەوێنە کاریکاتەرە جۆر بە جۆرەکان تەنها لە ناخۆی هەرێم هەوڵ نەداوە لە ناخۆی هەرێمدا بەنگ بخواتەوە بەڵکو بینێریتە دەرەوە بۆ منە ئەوانش بتوانن کەم لە پایمە کاریکاتێرەکاندا تێبگەن. بەڵێجا ئەوە نەکەر من کۆمەڵی کاریکاتێریستی باشن هاوڕێی منن لە سلێمانی لە هەولێر لە کەرکووک ئێمە نەک لێرە لە پێشانگانی و دەوڵەتەکانیشا بەشداریمان کردووە و بەرچاوێکی زۆریشمان هەیە لە بەشداریکردن لە پێشانگانی و دەوڵەتەکانە یعنی کۆمەڵی هاوڕێی باشمان هەیە لە عەرەب لە ئینگلیز لە رووسیا لە هۆڵندا لە پۆڵندا لە هەموو ئەمان لە سین. کاتە لە دەرەوە چۆن سێری کاریکاتێرەکان دەکرێت؟ هەروەکو خۆیان چۆن سەری ئەوە هونەراکەن ئەوها سەری هونەرەکە ئێمەژەکەن هیچ کەم و کوڕێکیتیان نییە. کاتی جیازێک نبینی بۆ منە لە هاوڵاتیانی هەرێمی کوردستان و هاوڵاتیانی زیاتر ڕۆژ ئاوا لە بۆ تێگەیشتن لە پەیامەکان یاخود بینین یانە خوب بەدەمەوە چوونیان بێگومان جیاوازی هەیە جیاوازەکە ئەوەیە ئێمە لێرە کەسێکی ماندوو هیلاکمان هەیە کەسێکە بەدەست ئەم وەزعەتێکە لە کوردستانە ئەگوزارێ ڕووی خزمەت گوزاریەوە هیلاکەمانەوە کەسێکە سەرخۆی ناپەرجێ وەکوتم کەسێکە خواخوایەتی ڕێگای هەندەران ئاسان بێ و بڕوا نیشتمان بەجێ بێڵێ هیچ خۆشیەکی نییە عشقێک شگنابە ئینتمایەکی بۆ نیشتمان نییە ئەمە لە کوێ لەگەڵ کەسێک لە ئەوروپادا ئانیشێ خزمەت گوزارەکانی هەمووی لە بەردەستایە و یعنی نگای ئەو تێڕوانینی ئەو بۆ ژیان زۆر جیاوازە لە کەسێکی لای ئێمە.
بەڵێ هەر لەسەر ئەو بابەتە ئەمەوێت دووبارە جیازیەکەم بۆ بکەیت خۆ ئاماژە و پێکرد پەیوەندی نێوان هاوڵاتی و ژینگە لێردا پەیوەندی نێوان هاوڵاتی ژینگە چۆن دەبینی کەوای لە تۆ کردە بۆ منە جوار پێشانگایەکی وا بکەیتەوە پێ دوای لە دەرەوە چۆنە کێشەکە ئەوەیە لێرە ئینسان ینی شکۆی ئینسان کەوتووە لێرە ئەمە کەوتنی ئینسانە کەوتنی تاکی کوردێکە کە یەکێک تەماشاکە کەسێک هەیە باوکی پێشمەرگە بووە شەهید بووە ئێستا مناڵەکەی ئیشێکی نییە مناڵەکەی ئەچێ بۆ هەندەران ئەمە کەوتنی شکۆی ئینسانە کەوتنی تاکی کووردە لەبەرەوە وەختی ئینسان خۆی هەست بە شکۆی خۆی نەکا چیشینێکی بەرامبەر بە ژینگە پێکرێت بەڵێ کاتە لەو خاڵەتە گەشتم کە ئینسان ئێستا لە خودی خۆی ماندووە بەڵێ کاتە تا چەند گرینگە هەبوونی پێشانگای لەم جۆرە یاخود پێشانگای جۆر بە جۆر فیستیڤال و کار و چالێکی هەم بۆ زیاتر هۆشیارکردنەوە یاخود زیاتر گەیاندنی زانیارە جۆر بە جۆرەکان بۆ حاڵەتن تۆ گرنگی ئەمانە لە چیدا دەبین یاخودمان منەگەر بە ئەوم بە گرنگ نەزانایە ئەم پێشانگایم ناکردوانێ ئێمە زۆر ژماندوو ئەبین بەڕاستی کە پێشانگاکەکەینەوە لەبەرەوەی قورسایەکی زۆرکەوێتە سەرشانی خۆمان هەم لە ڕووی مادیەوانێ هەم لە ڕووی ڕۆحیەوانێ بەڵام دوجار ئینسان یعنی بەرپرسیارەتی ئینسانی عنی عیشقی حەنی خۆشەویستی ئەو بەرپرسیارەتی ئێمە وا ئەکات چەند هیلاک بین چەند ماندوو بین ئەبێ هەر بەردەوام بین بەڵێ من هەندێک لە کاریکاتێرەکانم بینیوە کە بە کۆمپیوتەر ئەنجامەدرێت مەبزانم ئەم کاریکاتێری تۆ چۆن ئەنجام درراوە ئاویش بە کۆمپیوتەر خۆت بە شتێکی تێرا بۆ منە ئەو جۆر بە جۆرانە کە گەشتراوە بەڵێ لە ئێستادا باوترین جۆری کاریکاتێر ئەوەیە کە سکێچەکان هەمووی بەدەست ئەکێشیت و دوجار ڕەنگەکان بە کۆمپیوتەردایانی بەڵێ کەواتە بین و باز لە ئەزمموی خۆتمان بۆ بکەی گوزارێک بناو ئەزمموی خۆتدا یەکەم جارکەی بوو دەستە پێ کرد چەند پێشانگا و کردووە یاخود زیاتر بابەتەکانی تۆ جەختەکەنەوە لەسەرچی بەڵێ من یەکەم پێشانگام لە ساڵی 1992 کاتی ئاوارەیە کە بۆ لە پێنجێن لە قاعشتانە بووە هەر لەو دەشتە بووە کە ئاوارە بن لێ کردومەتەوە تا ئێستا ئەمە دوانزەهەمین پێشانگای تایبەتی خۆمە کۆمەڵی پێشانگای هاوبەشیشە بۆ بەشداریم تیا کردووە و لە هەموو ئیشەکانیشمە ئەوەیەکەوە ڕێز و شکۆ بۆ ئینسان بگەڕێتەوەنی بەڵێ ئەمەوێت یەک پرسیاری سەر ئاسی جەنابتان بکەم ئەم ناوەی کە بۆ پێشانگای هەڵبژاردەوە درەختە ئەنفال کراوەکانە تەنها لەسەر ئەو بابەتەیە کە بۆ منە درەختەکانیش لێرەدا نامێنن یاخود ئەبڕدرێن یاخود نەماون ئەم ناوە بۆ هەڵبژاردووە خۆ چی وای لە تۆ کرد زیاتر ئەم ناوە بە دیاریکراوی هەڵبژێری بۆی ئەوە زۆر جوانە و سوپاس دەکەم بۆ ئەویان من یەکێک لە وێنەکان درەختێکی ئەنفال کراوە درەختێکە کە بڕاوەتەوانێ دوو قەدیماوە وێنەیەکی عومەری خاوەری بەرز کردوتەوانێ وەکوتم ئەمە لینکێکە ئەمە پەیوەندێکە لە بینی درەختەکان و لە بینی هەڵەبجەیە قسەکەی من لەسەرەوەی کە ئێمە هیچ ئەزمون ناکەین من زۆربەی کاریکاتێرەکانی من ببینە هەمووی کاغەزی سپی لەژێر قاچی ئینسانەکانە لەژێر کورسیە ئێمە ئەزمموی هیچ ناکەین ئێمە لە دوای ئەنفال لە دوای کیمیابارانەوە بەداخوانێت تووشی شانگال بووین قسەکەی من لەسەر ئەمەیە کە ئەمە ئەبێ کۆتایی پێبێ لەبەرەوە بۆ ئێمە تاکێکی ماندوومان هەیە ئێمە مناڵێکمان پەروەردە کردو مناڵێکی پرسیار نەکرد مناڵێک گومان لە هیچ شتێک ناکە مناڵێ باوکە شەید بۆ ناڵێ بۆ مناڵێک بە تەمای نیشتمان بەجێ بێڵێ ئەڕوا گۆڕستانەکە ئێستا بۆ بە ئیجا ئەمە کێشەکەی بۆ ئێمە لەبەرەوە من هاتووم ئەمەوێت لە زاکیرەی تاکی کووردا باسی ئەنفال زیینگ و بکەمەوانێ و بیبەسمەوە بە ژینگەوە بڵێم ئەوە تۆ هەر تۆ نیت کە ئەنفالەکری ژینگەش ئەنفالەکرێ ئێمە پێویستمان بۆیە عشقێک لە بینی ئینسان و لە بینی ژینگا دروستکەین پێویستمان بۆیە مناڵەکان بە بوێرانە پەروەردە بکەین جارێکی تر بە خوێنی خۆیان درەختی ئازادی ئاو نادرێ بەڵکو بە عشق و بە خۆشەویستی بتوانن ژیانێکی شایستە بە ئینسان لەسەر ئەم سەرزەمینە بەرپا بکەن. بەڵێ زۆر جوانەکە و پەیوەندیت دروست کردو لە نێوان مرۆڤ و ژینگە کە بیری ئەمانیش بێنیتەوە کە ژینگەش دووبارە بۆتە قوربانی یاخود سروش بۆتە قوربانی لێرەدا ئەی لە پلانتدایە وەمنا وەکتۆک و کاریکاتێرستێک کاریکاتێری تر پامی تر بگەێنی ئێستادا هیچ لە پلاندا یاخود ئەمەش هەڵێگری بۆ داهاتوو. بێگومان ئەوە شتێکە وەکوتم من ئیشەکانم هەموو کاتێ بەو جۆرەیە دایمە یەکەم ئیشم وەکو یەکەم لاپەڕی ڕۆمانێکە و آخر ئیشم شتێکی ترە ینی هەمووشی جێرانەوەی ڕێز و شکۆیە بۆ ئینسان لەمە ئێستا تۆ تەماشاکە ینی بێجگە لەم پەیامە سێری هەر درەختەکانە یانکەین بە کورسی دوایشش بێ بە تابوت
يعني ئەمە پەیوەندیەکە لە بینی ژینگە و ئینسانە یعنی من تەنانەت ئەو پاشانەشی دروستەکەم لە هەغەجارە پاشایەکی غەمبارن چی ئەکەن وا ئەو پەری دەسەڵاتیان کرد ئەو پەری زوڵمیان کرد وایە یانە لەبەرەوەن شەر غەمبارن بەڵام کەسێکی تێنەگەشتوون. کاتە لێرەوە کاک بەکرد دوا پەیامە چییە دوا قسە چییە هەم لەبارەی پێشەنگاکە هەم لەبارەی وەکو کاریکاتێرستێک لەبارەی پێشانگاکەەوە من پەیامە سەرێکێکی من ئەوە بووە بمبەخشە لە دووبارەکردنەوەی کە ئەمە دایکان و باوکان ڕۆژێکیان هەبێ داوا لێبوردن لە مناڵەکانیان بکەن بە تایبەتی ئەو جیلانی پێشوو کە بە جۆری پەروەردەکران ئەم نەتیجەی لێکەوتەوانێ کە پێمان وتن داری ئازادی بە خوێن ئاوا درێ من ئەمە دایکان و باوکان بە مناڵەکانان بڵێن داری ئازادی بە خوێن ئاو بدرێ ئەکرێ بە کورسی و قەت بەد ناکرێ من پەیامەکەم ئەمەیە کە بڵێم کاتەکە زۆر درەنگە کات بووە بە زەنگ ها زەنگێک بە درێژی لێ ئەدرێ هەر ئێستا من هەموو جۆم پڕە لە زەنگێک کات بۆ بە زەنگ ئەم زەنگە چییە؟ پەروەردەی مناڵان شۆڕشە و ژیانە کوردستانیانەمان هەر مەرگە هیچمان حاصل نەکردووە لە کوردستانیانەمان ئێمە پێویستمان بەگێڕانەوەی شکۆ و ڕێز و خۆشەویستی و عیشقا بۆ مناڵەکانمان. بەڵێ زۆر سپاس بۆ کاک بەکرە عەبدوڕەحمان کاریکاتەرست بەشێک ڕاستەخۆ لە سعودی ئامادە بووی سپاس بۆ ئێوە سپاسانەکەم پێکمان لەگەڵتان